بانزی ژمارەی پێوانەی شکاند و جارێکی دیکەش شارە حیاتەکە نەجابەتی نواند. سڵاوتان لەبێت. بۆ یەکەم جار لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان نرخی 1 لیتر بانزین 2000 دیناری تێپەڕاند و لیترێک سۆپەر گەیشتە 2100 دینار. ئەمە ژمارەی پێوانەی و پێشترشتیوا ڕووی نەداوە. ڕۆژی 22 مانگی ڕابردوو حکومەتاتە سەرخەت و چەند بڕیارێکی لەبارەی بانزین دەرکرد کە نۆرماڵی پاڵپشتیرێکراو بە 750 دینار و نۆرماڵی بازرگانی بە 850 دینار و محەسەنیش بە 1000 دینار و سۆپەر بە 1200 دینار دیاریکرا. دوای ئەم بڕیارە بانزین لە بانزینخانەکان نەما و شاشەی بانزینخانەکان بوو بە هەموو جۆرەکانەوە نووسرابوو بانزین نییە. 5 ڕۆژ دواتر جارێکی تر حکومەت کۆبووە و بڕیارەکانی پێشووی هەڵوەشاندەوە، بەڵام نرخی بانزینی حکومی هەر بە 750 دینار هێشتەوە و بۆ جۆرەکانی تریش بانزینخانەکانی ئازاد کرد کە بە پێی ڕەچاوکردنی دۆخی بازاڕ و گیرفانی هاوڵاتیان نرخی دیاری بکەن. بەڵام ئەمە بۆ هۆی ئەوەی ئەمڕۆ نرخی 1 لیتر سۆپەر 2000 دینار تێپەڕێنێت و محەسەنیش بۆ یەکەم جار گەیشتە 1950 دینار، نۆرماڵیش بە 1350 دینارە. لە ناو کۆمەڵگای کوردەواریدا زۆرن ئەو ژن و کچە بە دڵ و جورئەتانەی کە شانبەشانی پیا و کەسوکاریان ئیش دەکەن و چۆک بە تەنگ و چەڵەمەی ژیان دادەدەن. میهرەبان ئیسماعیل یەکێکە لەو ژنانە و سەرڕای هەبوونی نەخۆشیێکی درێژخایەن بۆتە خاوەنکاری خۆی و وەک شێرە ژنێک ڕۆبەڕووی نەخۆشیەکەی بۆتەوە. خاتو میهرەبان بە یارمەتی خێرخوازان دوکانێکی شیرینی فرۆشی لە هەولێری پایتەخت کردوتەوە. ئەو بە 1964 وت نەخۆشیەکەی من لە جۆری AVM و هەندێک جار تووشی گەشکە و خوێنبەربوونی مێشک دەبم و زوو شتم بیر دەچێتەوە. وەک دەڵێت چارەسەری نەخۆشیەکەی میهرەبان لە هیندستانە و 4 دەفتەری تێدەچێت، بەڵام ناوێت دەستەوەستان بە دیار نەخۆشیەکەیەوە دانیشێت و دەست لە مۆلە و پام بکاتەوە، بۆیە لە ڕێگەی کارەکەیەوە خەرجووی تێچووی نەخۆشیەکەی و کچەکەی و هاوسەرەکەی دەردەهێنێتەوە. کەم ڕۆژەیە شارە حیاتەکە نەجابەتێک نەنوێنێت و نەبێتە نمونەیەک بۆ جوانی و دەستگیرۆیی بەهاناوە چوون. ئەوە تا ئەمڕۆژ لە کوچەیەکی شارەکە چێشخانەیەک دەرگای بەڕووی مشتریەکاندا داخست و هیچ خواردنێکی نەفرۆشت، بەڵام خوانێکی ڕازاوە و پڕ لە خواردن و خواردنەوەی پێشکەش بە ژینگە پارێزانی شار کرد. ئاواتی عەلەڕەش و ژوان حسێنی هاوسەری کە بەیەکەوە چێشخانەیەک لە گەڕەکی عەقاری بەڕێوە دەبن وەک ڕێزلێنان و پێزانینێک بۆ ماندووبوونی ژینگە پارێزان بۆ ژەمی نیۆڕۆ میوانداری ئەو پاڵەوانانی ژینگەیان کرد. جوان بە هەستێکی بەرز و دڵخۆشێکی زۆرەوە بە 1964 وت ئەمڕۆ دڵم زۆر خۆشە کە خزمەتی ژینگە پارێزانی شارەکەم کردووە، هەر بۆیە وەک هەر ڕۆژێکی ئاسایی 3 جۆشلا 2 جۆر برنج و 2 جۆر گۆشت و مریشکم بۆ ئەم میوانە تایبەتانە ئامادە کردووە. ئەمڕۆ ژمارەیە گۆستاوکرێکار لە بەردەم دەستەی وەبەرهێنان گردبوونەوە و کێشەکەیان ئەوەیە لەلایەن خاوەن پرۆژێکی شاری هەولێرەوە حەقیان خوراوە و کرێی ئەو ماوەی ئیشیان بۆ کردووە پێی نەداون. محەممەد زراری و وەستایەکی خانوبەرەیە و لەگەڵ وەستایەکی تر بە هاوبەشی لە مانگی 11 ساڵی پار لە پرۆژێکی نیشتەجێبوون دەستیان بەکارکردن کردووە و چل کرێکاریشان لەگەڵ خۆیان بەکرێ بردووە. بەڵام وەک محەممەد زراری بە 1964 وت کارەکەمان بە پوختی و بە شێوەیەکی ئەندازەی کردووە. پرۆژەکە ئیستیلام کراوە کەچی 140 میلیۆن دینار کە کرێی کرێکارەکانە لەلایەن خاوەن پرۆژەکەەوە دەستی بەسەرداگیراوە و پێمان نەدراوە. ئێستا ئەو وەستا و کرێکارانە چاویان لەوەیە خاوەن پرۆژەکە ئەو 140 میلیۆن دینارەیان بداتێت کە حەقی 8 مانگی کارکردنیانە. داواژ لە بەرپرسان و دەستەی وەبەرهێنان و دەکات بێنە سەرخەت و حەق و مافیان بۆ بگەڕێنەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.